سڵتان لەوێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵخێم شەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ساڵیادی کۆمەڵکوژی ئێزیدیەکان کە لە ساڵی 2014 لە 3/8 لەلایەن تیرۆریستانی داعشەوە شنگال داگیر کرا و ئێزیدیەکان تێیدا کرانە کۆمەڵکوژیشی فراوانەوە و ژمارێکی زۆریشیان ئاوارە بوون و ژمارەیەشی بەرچاویشیان لە دەوروبەری شنگال و لە چیای شنگال جێگیر بوون. ئەوەی کە تیرۆریستانی داعش بەسەر ئێزیدیەکاندا هێنایەن کۆمەڵکوژیەکی گەورە و جینۆساید بوو کە بەسەر گەلێکدا هێنرا. ئەم جینۆسایدە تاوەکو ئێستا لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە ڕاستە ناسێنراوە وەروە حکوومەتی عێراقیش ناساندوێتی، بەڵام چی کراوە بۆەوەی کە جینۆساید و کۆمەڵکوژی ئێزیدیەکان لەبیر ئێزیدیەکان و کە سوکاریان ببرێتەوە. چی کراوە بۆەوەی کە ئەوانەی لە کاتی داگیرکردنی شنگالدا تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە بیانگەڕێنەوە بۆ ناوخێزانەکانیان، ئەوانەی کە کەوتنە دەستی تیرۆریستان و دواتر ئازاد کران بە هەر ڕێگایەک بێ، چیان بۆ کراوە کە لە ڕووی دەرونیەوە ئەو کارەساتە گەورەیان لەبیر بچێتەوە. بۆچی تاوەکو ئێستا شنگال ئاوەدان نەکراوەتەوە و ئەوانەی کە تاوەکو ئێستا خەڵکی شنگالن ئاوارن بۆ نەگەڕاونەتەوە؟ کێ بەرپرسە؟ حکوومەتی عێراق یا حکوومەتی هەرێمی کوردستان؟ کۆمەلگای نێودەوڵەتی لەم بارەیەوە توانێت چۆن هاوکار بێت؟ ئەم شەو گفتوگۆکین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. ناصر کریت شالەکوانی یەزیدی کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە، هەروە کاغا سوورچی کادری پێشکەوتوویەشێتی بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێر لەگەڵمانە. سوپاس دەکەم. سەرەتا لە کاک ناصر کریت شالەکوانی یەزیدی دەست پێکەین. کاک ناصر، ساڵی 2014ەوەی کە بەسەر خەڵکی شنگال داهات و بەسەر کوردانی ئێزیدی داهات، کارەساتێکی گەورەی خوڵقان هەم لە ناو عێراق هەم لە هەرێمی کوردستان هەم لە دنیا دەنگدانەوەیشی گەورەی هەبوو. بۆ ئەم کارەساتە جەنابتان چ پەیوێکتان هەیە؟ فەرموو. ئەولی سڵاو بۆتە و بینەرێت کورسات و بۆ میوانێتەکە غیاس سوپاس بۆ وێ دەرفەتێ و دەستخۆشیل کورساتکەین کو هەمووشە یادت ئێزیال گیر و گرفتێت ئێزیا خۆتکەتە خوددان. بڕاستی پەیواکم دوێت بێژم ئەوە و پشتی 8 ساڵە سەر کۆمەڵکوژیان جینۆسایدا ئێزیان حتانۆکە ئالیان عێراقی و ئالیان هەرێما کوردستانێ نەگەشتە میکانیزمێکێک و خۆل گرفت و ئاستانگی و نەهامەتێن وی گەلی ستەم دیدە بکەنە خوددان. هەرچەندە وەکی جەنابێت ئاماژە پێکی سەر ئاستێنی دەوڵەتی دەک پێنگاوێت باش هاوێتینە هاوێتنش لایە چالاکوانێت ئێزدیش لایە خەمخۆرێت ئێزدیاوە لێ ئەوە کۆم تێبینیت کەین نافخوای عێراقی و نافخوای هەرێما کوردستاندا خەڵکێکی کونەی ئێزدی هەوڵ دەدخۆل vê کەیسیل vê گرفتێ بکەتە خوددان. هەرچەندە بسۆپاسیڤە ئەو بەلکیش خەمخۆری ئەوانە بەلکی ئش دڵپێوەبوون ئەوانە لێ قەت نەقارن وەکی خەڵکێکی ئێزدی وەکی خەمخۆرێت ئێزی وەکی چالاکوانێت ئێزی خۆل vê جینۆسایدا مەزم بکەنە خوددان گەرەکە دەلی vê بدەنە خەڵکی ئێزدی چالاکوانێت ئێزدی قوربانیەت ئێزدی ببنە نوێنەرێت کەیسێ خۆل نافخۆل چل هەرێما کوردستانێ چل عێراقێ چل سەر ئاسی نێودەوڵەتی حتانۆکە ئاوارێن ئێزدی چاوەڕی هێندێنە چارەنویسێ دەبەران بێت تێکلای کرێن دابزانن ڤەگەڕێن الخیڤەت گێت ئاوارەت یەمین لە هەرێما کوردستانێ و کۆمەڵەکە گرفتێت دینەژی بڕاستی ئەس نەقارم وەختێکی کێمدا هەمووە کورتکەم و عرضکەم ئینشاءڵڵا درێژەیەوی بەرنامەدا دێ بەحسکەین ئینشاءڵڵا بەدڵنیایە. دەست خۆش کاک ناصر دێم و خزمەت جەناب کاک غیا سوورچی. ینی دوای 8 ساڵ تاوەکو ئێستا ینی لێکۆڵینەوەکان ڕاستە بۆ ئەنجامدانی تاوانی کۆمەڵکوژی ئێزیدیەکان کراوە و کۆمەڵێک دەرەنجام خراوەتە ڕوو، بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا ناڕوونە ینی هۆکاری بە ئەنجامگرتنی شنگال و هەروەها کوردانی ئێزیدی لەو کاتەدا لەلایەن گروپی تیرۆریستی داعشەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ پێشەشی زۆر سپاس بۆ میوانداریەوە ڕێز و احترام هەیە بۆ میوانە بەڕێزەکەتان کاک ناسر کرێت و من لە لێرەوە سەری ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ گشت شەهیدانی کوردستان و بە تایبەتیش خوشک و دایکانی ئێمەی کوردانی ئێزدی و هەروەها سەری ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ گشت ئەو پێشمەرگانەی کە بە خوێنی خۆیان شنگاریان ئازاد کردەوە و
تۆڵەی برا ئێزدیەکانیان لە تیرۆرستانی داعش کردەوە. بەڵێ تەبەن وەکو خۆتان دەزانن ئەمە ماوەی لە 2015ەوە دەتوانم بڵێم 6 ساڵێکە کە شنگال ڕزگار کراتەوە لە تیرۆرستانی داعش، بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم تاکو ئێستا 15 کوردانی ئێزدی نەگەڕانێتەوە سەر زێدی خۆیان، هەتاکو ئێستاش بە پێ ئەو داتادر دەستم لای زیاتر لە 130,000 لە برانی ئێزدی لە کەمپەکان لە شاری لە پارێزگای دهۆک و لە شوێنەکانی تر. هۆی نەگەڕانەوەی برا کوردە ئێزدیەکان من شەرتەمان خەلکی مووسڵم و هەروەها ئەو کات و ئێستا شنگال بەشێکە لە پارێزگای نیناوە و لە ڕووی ڕێخستنەوەش من کادرێکی پێشکەوتیە شێژی نیشتیمانی کوردستانم هەر لە ناو خەڵکی ئەوێ بووینەوە ئەوان لەگەڵ ئێمەدا بووینە. هۆی نەگەڕانەوە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەک لە هۆکارەکان تاکو ئێستا بڵێن شنگار و هەردوو ناحیەی کە سەر بە شنگارە دوو ناحەیە کە بڵێن ئێزدی نشین لەگە کۆمەلگا و دیهاتەکان هیچ خزمەت گوزارێکی وایان پێ نەگەیشتووە کە بتوانن خەڵکەکە سوودی لێوە بگرێت و هەروە تا ئێستاش تعویز یان بڵێ قەڵەبووی خەڵکەکە نەکراوەتەوە بۆ گەڕانەوەیان سێم تا ئێستا هیچ نە حکوومەتی عێراق و نە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ڕێکخراوەکان کارێکی وایان پێشکەش نەکردووە کە دووبارە شنگال و شوێنەکانی تر نوژەن بکرێنەوە. بەڵام لە سەروی هەمویان گرفتی ئەوەی کە دەگەڕانەوەی خەڵکەکەیە، خەڵکەکە تا ئێستاش ترسی لە دڵدایە لەو هێز و ئەو هێزانەی کە لەوێن چه هێزی عراقی چه هێزەکانی تر و هەروەها خۆتان دەزانن شنگاڵی هەر چوار لای ئایدا بڕاولاری کوردستان هەر چوار لای عرب نشیننەوە بێگومان ئەوانەیە کە هێریشیان کردە سەر شنگال و جینۆسایدی خەڵکی ئێمەیان کە لە شنگارە و عربانی دەوروبەر بوون بە ڕاشکاوی پێتان دەڵێم. یعنی ئەوان هۆکار بوون و دەستیشان هەبوو لە تاوانەکەدا؟ بەڵێ هەر زۆربەی زۆرەی ئەو داعشانە و بڵێن فەرماندەی داعشەکان کە هێریشیان کردە سەر شنگار و بڵێن ناحیە و دێهاتەکانی سەر بە شنگار عربەکانی دەوروبەری شنگار بوون، ینی مشتشی حاشە هەڵ نەگرە خۆ دەیان ناسین، ینی منە لە شوێنێکی دوورەوە نهاتین بڵێن نامۆ بلای ئێمە دەیان ناسین. بەڵێ ئەجا ئەمانە هەمووی هۆکارن بۆ نەگەڕانەوەی خەڵکەکە. بەڵام ئەوە دەبێت هەم لە حکوومەتی بڵێن ناوەند و حکوومەتی هەرێم و هەروەها بڵێن ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی تۆکمە خەڵکەکە بپارێزێتن بۆ ئەوەی دووبارە ئەم کارە ساتەکە ڕوویدا دووبارە نەبێتەوە. و هەروەها ئێمە هەمومان دەزانین ئێستاش ملمنانەیەکی زۆر تند هەیە لە نێوان ئەو هێزانەی کە لە شنگار بوونیان هەیە، جا چه هێزە ئەمریکانی عراقی چ گروپەکانی حەزی شعبی چه ئەو هێزە چەکدارانەی بڵێن برانی کوردی ئێزدی وەکو یە بەشە وەکو ئاسایشی ئێزدی خان و بوونی لە هەندێک شوێن لە تیای شنگال بوونی پەکە کەشتەمەند ئەمەش شش حاشا هەڵ نەگرە. بەڵێ دەست خۆش کاگێ غاز دێم و خزمەت جنابەت کاگێ ناسریانی وەکو کاغیاز ئاماژەی پێدایانی بۆ نمونە تاوەکو ئێستا ئاوارەکان نەگەڕاونەتەوە و بینین شنگال و ناوچەکانی دەوروبەر ینی ململانەیەشی توند هەیە لەسەرەوەی کە ئەم هێزانە بە تایبەتی کە لەو ناوچانەدا بوونیان هەیە ململانەیەکە لە نێوان خۆیاندا. ئەم پرسم ینی گرفتی گەورەی شنگالەکان لە ئێسادا و ئێزیدیەکان گەڕانەوەی بۆ ناوچەکانی خۆیان و بۆ زێدی خۆیان و بۆ ئاوادانکردنەوەی ناوچەکانیان، بەڵام کە ئەمە ناکرێ پێ دوایە توانین بڵین ئێش و ئازاری ئێزیدیەکان زیاتر نابێت، مەینەتیەکانیان زیاتر نابێت، چێ بەرپرسە بێت لە بەڕاستی؟ یعنی حتمما ژیان لە ئاوارەتی بۆ ماوەی 8 ساڵ لە زێر چادرەکانە کە ژمارە ئەو خەڵکی لە ژێر چادرەکانە دەژین وەک کاغیاز ئاماژەی بدەیت سەر و 130,000 کەسە خەڵکەکەی تریش کە لە چادرەکاندانین لە خانووی نیمچەتەوا و دانیان لە خانووی بێسەر و بەردانیان لە هەندێک شوێنن ژمارێکی کەمیان هەیە کە وەزعی مادی خۆیان دروست کردبێ و ببنە خاوەن ئیش ئەوانە. یعنی میوانەکەی بەڕێز ئاماژەی پێکرد کە هۆکار لە شنگال و گروپە چەکدارەکان و وەڵام هۆکارێکی تریشێ بەڕاستی دەسەڵاتی مەحەلی لە دهۆک حەزناکە ئاوارەکان بگەڕێنەوە تا دۆخی شنگال پێش وەکو پێش 2014 لێ نێو دەسەڵات بگەڕێتە دەستیەوان. من بۆیە لە سەرەتای بەرنامەکەوتم دەبێت کەیسی ئێزیەکان لی خاوم قسەی لەسەر بکەن، ینی ناکرێت دەسەڵاتی دهۆک ببتە نوێنەراتی ئێزدی بچێت پەیمان و ئتیفاقیە لەگەڵ حکوومەتی بەغدا بکە بەبێ ئەوی پرس بە ئێزیەکان بکارێ شێوەی ئیدارەدانی ئەو دەبەرە چۆن دەبێت وەکو پێسەی هەشت ئێزیەکان ناگەڕێنەوە چوار گوشەی یەکەم مڕەبعی یەکەم بە هیچ شێوەیەک.
ئەو شێوە دەسەڵاتی کە لەوێ حکومڕان بوو لە ئاست مەسئولیت دانەبوو. ئێستا چەند گروپێک چەند حزبێکی زۆر دروست بوون لەبەر ئەوەی بارودۆخەکەەوە لە هات خەڵکی ێزی خۆیان ڕێبخەن لە چوارچێوەی حزب بە سیاسی جیاجیاکاندەوە لە چوارچێوەی گروپە چەکداری جیاوازەکاندا، بەڵام ئەو گروپان ئێستا هەمووی بە پێی معلوماتی من موچە لە حەشدی شعبی وەردەگرن. حەشدی شعبیش بە پێی بەریاری پەرلەمانی عراق و ئەنجومەنی وەزیرانی عراق بەشێکە لە مؤسسەی ئەمنی عسکەری عراقی. یعنی ناکرێ ئێمە هەمیشە هەر بڵێن گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکان خواگەڕوا بێت لە هەموو عراق حەشدی شعبی هەیە بەژێر ناوی جیاجیا و گروپی جیاجیا و لیوای جیاجیا، بەڵام یەک چوارچێوەی عسکەریان هەیە و بە بڕیارێک دەرچوونە. تەسەوەر ناکەم ئەمە گرفتی سەرەکی بێت، بەڵام هەر جارێک کە باسی گەڕانەوە خۆش دەبیان بارودۆخ ئارام دەبێت دەبینین دەوڵەتی تورکیا هەڵدەسێ بە بردومانکردنی چەند شوێنێکیان وەک لەم ئاخرە مەدید جێکی مەدەنی قەسف کرد بۆیە دوودلین خەڵکی دروست کەواتە بەدەر لە کاگ ینی ناسر بەدەر لە هۆکاری ناوخۆیی و ململانەتوندەکانی ناوخۆ ینی هۆکاری دەرەکی شەیە بووی کە ڕەوشی شنگال ئاسایی نەبێتەوە یاخود ئاوارەکان نەگەڕنەوە سەر زێری خۆیان. بله طبعا يعني بروجي تركيا العراقي والهرم كردستاني كواد بجنبي ولايات موصل قالك ديار يعني تفت ام بارودوخ شنغالي هندك جديش فنقتي نشوي برنامج تركيا هاي بو باكوري بو هرم كردستاني ام باكوري عراقي يعني اوجد بجنبي ولايات موصل او حست كان هندك خالد يعني هندك جهه ناكوكي هرب من الدورو بريد موصل دورو بريد هولير دهوك حتى كو اف بابتا تركيا البرجوانديا خدا يك لايت كتن وحتى نو كجوكي از بينم بارودو خو بيشات سياسي البرجوانديا تركيا دانش بركو نلانت هرما كردستان نلانت عراق نزان تشاور رفتار الجلفان گرفتاب كم تايبتي جيبا تقريبا برافندي چنكو 100 سالت پەیماننامە لۆزان خلاص دبن دیارە شنگار دەبێتە یەکشوان جێت مەزنترین گرفت سرد بتون و یەکلای نەبتەوە حتا کۆ ئەو گرفتێت ترکیا لەگەڵ عێراقیان ئەو دید و ئەو طموحێ ترکیا هەین یەکلایت کەتن ئەس بینم نەیە ڤەقەتیایەش سەر ئاستێ هەرێمی دۆخێ شنگارێ نەبەس گرێدای گرفت و ئالۆزیێت لایەنێت نافخۆینە. زۆر باشە دەست خۆش کاگێ ناسر دێمە خزمەت جەنابێت دواتر بە تایبەتی بۆی کە چی کراوە لە ناوەندە نێودەوڵەتەکان بۆی کە کارەساتەکە زیاتر ینی ڕاستە بە جینۆساید ناسێنراوە بەڵام چی کراوە بۆی کە ینی کۆمەلگای نێودەوڵەتیش خۆی بە بەرپرسیار بزانێ بەرامبەر بە کوردانی ێزدی. دەست خۆش کاگێ غازیانی بینین ئێمە کۆمەڵێک هۆکار هەبوو کە لە ڕابردوو داوای کرد شنگال ینی بکەوێت و کوردانی ئێزیدی ببنە ینی قوربانی گەورە لەم کارەساتەدا، بەڵام ینی لە دوایەوەی کە ئازاد کرا ینی ڕێکەوتنێکە بوو لە نێوە حکوومەتی عراق و هەرێمی کوردستان بۆ ئاسایکردنەوەی دۆخی شنگال و گەڕانەوەی ئاوارەکان و ئاوادانکردنەوەی ناوچەکە. هۆکاری ینی ئەکتیڤ نەکردنی ئەم ڕێکەوتنە بۆچی دەگەڕێتەوە؟ حکوومەتی بەغداد تا چەند بەرپرسە لە بەرامبەر کەیسی شنگال و کوردانی ێزیدی؟ بەڵێ دیارە لەو ڕۆژەی کە ئەم ڕێکەوتنە بڵاو کرایەوە من یەکەم دەتوانم بڵێم کەس بووم کە گوتم ئەم ڕێکەوتنە سەر ناگرێتن، وەکو کاک ناسر ئاماژەی پێکرد ڕێکەوتنێک بکرێت لەسەر شنگال لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بە پشتیوانی وڵاتانی ئەقلیمی. بێگومان ئەگەر ڕای و پرس بە برا ئێزدیەکان نەکرێتن بێگومان ئەمە سەرکەوتن بەدەست ناێنیتن، یانی تۆ چۆن نەتوانی ڕێکەوتنێک بکەی بەبێ ئەوەی کە خاوەنماڵ ئاگادار بێتن. دووەم ئەم ڕێکەوتن ئەگەر بێ لە 11 خاڵ پێک هاتووە 11 خاڵی سەرێکی تەماشا بکەی هیچ بڵێن سوودێکی نەبوو هەرێمی کوردستان نەبوو گەڕانەوەی شنگار بۆ سارێمی کوردستان نەبوو کوردانی ئێزیتیانە. ینی بەڕاستی ئەمە یەک لەوانە بوو کەم ڕقنەم لەو ڕێکەوتنەگرت و هۆکاری سەرنەکەوتنەکەی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی شنگار ئاگاداری ئەم ڕێکەوتنە نەبوون بە ڕەزامەندی ئەوان نەبوون. بەڵێ من هاوڕام لەگەڵ میوانە بەڕێزەکەتان هۆکارێک لە هەمووی گرنگتر نەگەڕانەوەی خەڵکەکە مەترسیە لە هێرشەکانی تورکیا نەکەر هێرشی ئاسمانی کە بڵێن ماوە بۆ ماوە هێرش دەکرێتە سەر هاوڵاتیان و بارگاکانی برایان و خوشکبرانی ئێزدی، بەڵام خۆ تورکیا بە عەلەنی زۆر جارگوتوێتی بەم زوانەیان چەند شێوەیەکیان بەیان یەک ئەبینن ئێمە لە شنگارین. ئەمە شۆکارێکی گرنگە بەڕاستی.
بەڵێ وەڵام ئەخریانی مبەڕیری تورکیا چییە بۆی کە لە شنگال بێ بەڕاستی حکوومەتی عراق خۆ ڕێگەدا چکە بینیمانیان لە دوای بردومانەکانی دوهۆک حکوومەتی عراق ینی هەستا بە تۆمارکردنی سکاڵا لە ئەنجومەنی یاسایی ژۆ تا ڕادەیەک سەرکەوتنی بەدەستێنا لە ڕۆ دیبلۆماسیەکەوە بەڵام ئەمە بۆ شنگال هەروە ئاسانە بەڵێ بە نمونە پێت بڵێم لەم دوایەدا کە چەند گەشتیارێکی برانی عرب بوونە قوربانی ئەم ڕەتفعلەی لێ دروست بوو ینی لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی بگرە بەڵام خۆ بە دەتوانم بڵێم زیاتر لە 100 هاوڵاتی کوردی کوردستان شەهید کراوە زیاتر لە 300 بریندار کراوە کەس نهاتە سەر خەت و بڵێ ئەمە ینی ئیدانەی ئەم سیاو سەرکۆنەی ئەم هێرشانەی تورکیا بکاتن تەنها ئەگەر بەیان نامەیەک درابێتە باڵۆزخانەی تورکیا یان بانگێشتی باڵوێزیان کردی ئەمانە نابنە بڵێن هەڵوێست ئەمە ئەم دوایە لەبەر ئەم هاوڵاتیە عەرەبانە ئەو برە عەرەبانە بوو بەڕاستی ئێمە بەڕاستی مەسەلەی دەڵێ کە عێراق قبول دەکات هێزی تورکیا بێتە شنگار جا عێراق کەی قبولی نەکردووە خۆ بە نمونە پێتان بڵێم کاک ناسریش خەڵکی دەبەرەکەیە و ئێزدی بڵێن دەشتی نەیناوایە منیش هەر خەڵکی ئەوێم ئێستا گەورەترین سەربازگەی تورکیا لە ڕووی ئەمنی عسکەری لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی هەواڵگیریەوە لەسەر چیای باشیکە چیای باشی خۆ باشیکیش شارێکی ئێزدی نشینە و گەورەترین ناحیە لەسەر ئاستی پارێزگای نینەوە 1970 هەموو برانی کوردی ئێزدین ئەم سەربازگەی تورکیا لەسەر چیای باشیکە سەربازگەی تورکیا باوەڕی تەبی 13 کیلۆمەتر لە سنتەری شاری مووسڵەوە دوورە باش ئەگەر حکوومەتی عێراق قبول نەکا کە بێن بۆ شنگال ئەمە بۆ چەند ساڵە قبولی کردووە کە هێزێکی تورکیا لەسەر چای شنگار 13 کیلۆمەتر لە سنتەری شاری مووسڵیان بڵێن لە سنووری شارەوانی شاری مووسڵەوە دوور بێتن نەخێر مووقفەکانی ئەو هەڵوێستەکانی حکوومەتی عێراق زۆر لاواز بوون بەڕاستی جێی گومانن بەرامبەر ئەو دەست درێژیانەی تورکیا نەکەر بۆ سەبرا ئێزدیەکان خۆ بۆ هەموو شوێنەکە ئینترێسەش بە ئێمە بە هەمووبان بە داتا دەزانی چەندی سەربازگەیە لە هەرێمی کوردستان زەچ لە هەولێریا لە دۆک و ئەو دەست درێژیانێک کە دەکاتە سەر هاوڵاتانی بێتاوان پێدوانیە بە تایبەتی لەسەر مەسلەی شنگال و بوونی ئەو فرەهێزی کە لەوێ هەیە و تا ڕادەیەک ینی ناسەروەربوونی یاسا لە ناوچەکە ئەمانە بەهانەیەک بن کە بیدەنە دەست وڵاتانی هەرێمەتی بە تایبەت دەوڵەتی تورکیا کە ینی هەمیشە شنگال بکاتە ینی بەهانەیەک بووی کە ینی داژیری بکە بۆ نمونە خۆی بوونی تورکیا لە هەرێمی کوردستانشی لە سەرخاچی هەرێمی کوردستانیش بە بۆنەوەی کە پەکەکەی لێ ڕاستە من ناڵێن پەکەکە لینێ بەڵام پەکەکە لەو شوێنانەیە کە لە شوێنە سنووریەکانە دووەم ئەگەر ئەو هێزە تورکیا هینایەتە ناو هەرێمی کوردستان لەسەر حدودی خۆیدا لەسەر سنووری خۆی لە لێوان سنووری خۆی عراقدای بمەزرێنێ باوەڕی تەبی باڵندەیەک ناتوانێت تەجاوزی حدودی تورکیا بکاتن ئەمە هەمووی بەهانەیە بەڵێ بە بەهانەی ئەوەی کە بوونی چەند هێزێکی چەکدار لە شنگارە ئەوانیش بڵێن وەکو ئاسایشی ئێزدی خان و یەکچینەکانی بەرخۆدانی شنگار کە خۆیان دەڵێن ئێمە پەکەکە نین ڕاستە لە ڕووی فەلسەفی ئایدەلۆجی یان بڵێن کاریگەری پارتی کرێکارانی کوردستانیان لەسەریان بڵێن ئایدەلۆجیاکان لێک نزیکە بەڵام ئەوانە پەکەکە نین تورکیا بە هەر هۆیەک بێ دەیەوێت هەمومان دەزانی وە خۆشیان ناشاردوتەوە دەیانەوێت ویلایەتی مووسڵ داگیر بکەن بە هەر شێوەیەک ویلایەتی مووسڵ لەوانەیە هەندێک لە هەواڵان واتێ بگەن کەواتە پارێزگای نینەوە نەخێر ویلایەتی مووسڵ کە کاتی عوسمانی عێراق لە سێ ویلایەت پێکاتەبوو ببورن بەسڕا و بەغدا و مووسڵ ویلایەتی مووسڵ کەواتە دەکات کەرکووک سلێمانی هەولێر دهۆک مووسڵ یعنی ئەم پێنج پارێزگای ویلایەتی مووسڵە تورکیا بە هەر بیانوەیەک بێتن و ئەنی دەیەوێتن بێ ئەم پێنج پارێزگایە کۆنتترۆل بکە ئەگەر هەر پێنجیشی پێ کۆنتترۆل نەکرێیان نەویست بەڵام زۆر گرنگە بۆی مووسڵ و هەروەها کەرکووک چاوی لەم دوو شوێنانەوە تا ئێستاش هەژمونێکی زۆری لەسەر پارێزگای نینەوە و کەرکووکەیە بە شێوەیەکی ئاشکرا دەست خۆش کاگێ غازدێم و خزمەت جناوت بڵێ کاگێ ناسرانی مەسلەی ئەوەی کە ئەزای ینی ژمارێکی زۆر لە ئێزیدیەکان دوای و کارەساتە ینی ئاوارە بوون تاوەکو ێستاش لە ناوچەکان یاریمی کوردستان یاخود لە چیای شنگال ماونەتەوە و ژمارێکی زۆر لەم ئێزیدیانە تا ئێستا نادیارن و بێسەر و شوێنن و ژمارەیەکیشان تا ڕادەیەک توانیان خۆیان بگەینە وڵاتانی ئەوروپا بۆی کە لەوێ قەزیەکە
و ئەو ڕووداوە گەورەی کە بەسەریان داهاتووە بە دنیا بناسیێنن. ینی خۆشحاڵی خەڵکی ئێزیدی ئەوە بوو کە دۆسیەکە بە جینۆساید ناسێنرا لەلایەن ناوەندە نێودەوڵەتیەکانەوە. بەڵام ئەم ناساندنەی لە ناوەندە نێودەوڵەتیەکانە توانی قەزیەکە بەرێتە پێشەوە لەسەر ئاستی دنیا داکۆشی بکرێت لە کوردانی ئێزیدی یاخود نەخێر هیچی بۆ نەکرا. پرسیارەکە جوانە، بەڵێ لەسەر ئاستی نێودەوڵەتی تا ئێستا ئیشی باشکراوە، ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتارانی دنیا دامپێدانیان بە ئەم جینۆسایدە ناوە، بەڵام بەهێزترین یان کاراترین دامپێدانان ئەوە بوو کە لەلایەن پەرلەمانی بەلجیکاوە بڕیاری ناساندنی ئەو تاوانانە بە جینۆساید دژ بە ئێزی ناسێنرا. بەڵام لە گرنگترین شت ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاریدا کە تیمێکی تایبەتی لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش دژ بە کۆمەڵان و گەلانی عێراق بنێرێت بە ناوی یونیتات. ئەوە بوو دووە راپۆرتی خۆیان بەرز کردەوە بۆ نەتەوەیە گرتووەکان و بۆ ئەنجومەنی ئاسایش تیادا ئاماژیان بەوە کرد کە ئەو تاوانانەی دژ بە گەلی ئێزدی ئەنجام براون دەگەنە ئاستی جینۆساید. ئیتر چاوەڕی ئەوەین لە ئەنجامی ئەو راپۆرتانە و ئەو تیمە لێکۆڵینەوە تایبەتە بابەتەکە لە دادگای تاوانە نێودەوڵەتیەکان یەکلای بکرێتەوە، چونکە ئەمەی ئێستا لە پەرلەماناتی دنیا دەکرێت ئێعترافە. ئێزدی پێویستی بە ئقرار هەیە، ینی جیاوازیەک هەیە لە بینی ئەم دوو تێرمە بەڕاستی، یعنی ئاعتراف دەچێتە بابەتی مجاملە و بابەتی هاوکاری مرۆیی. ئەوە گریمان بۆ نمونە لەسەر ئەنجامی ئەو لێکۆڵینەوەی ئەو لێژنەی کە جەناب دەڵی پێکێنراوە لەلایەن ئەنجومەنی ئاسایش، ئەوە تاوانەکە بە جینۆساید ناسێنرا. بەڵام یانی جەناب دەڵی دەبێت لە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی بێ. عێراق خۆی وەکو دەوڵەت ئەندام نییە لەو دادگایە، ئەمە نابێتە کێشەیەک بە عێراق کە دان نەنێ بۆ نمونە بە هەر بڕیارێکی بە جینۆساید ناساندنی و کەیسە لەلایەن ناوەندە نێودەوڵەتیەکانەوە. پرسیارێکی زۆر گرنگە و لە ناوەندەکانی عێراقی و لە پەرلەمانی کوردستان زۆر ئەو گفتەوە کراوە. دوسێ میکانیزم هەن بۆی دادگای تاوانی نێودەوڵەتی دەست بەکار بێت لەو کەیسە. یەکێک لەوانە ئەگەر عێراق ئەندام بێ، بەڵام ئەگەر عێراق ئەندام نەبێت دوو ڕێگەی تر هەیە. ئەگەر هاتوو ئەنجومەنی ئاسایش بڕیار بدا کە لە وڵاتێکی دیاریکرا و لێکۆڵینەوە و دادگا بکرێت، ئەو کاتە هیچ وڵاتێک ناتوانێت ڕێگر بێ، یا لە حالەتی سەمیش ئەگەر هاتوو هەندێک کەسی هەڵگیری ناسنامەی ئەو وڵاتانە کە ئەندامن لە اتفاقیەکەدا دەستگیر بکرێن و لە سەریان ئیثبات بکرێت کە دەستیان هەیە لە جینۆسایدکردن، ئەو کاتەش دادگای تاوانە نێودەوڵەتەکان دەست بەکار دەبێت. هەردوو هۆکاری دووەم هەن. یەکەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری داوە کە لێکۆڵینەوە بکرێت. لێکۆڵینەوەش گەشتەوە ئەو قەناعەتە کە ئەو تاوانانە دەگەنە ئاست جینۆساید، بەڵام بڕیاری لێ نادەن، دەبێت تەحویلی دادگای باڵای تاوانەکان بکەن. و هەروە خەڵکیش دەستگیر کراوە کە هەڵگیری ناسنامەی ئەو وڵاتانن کە ئەندامن لە اتفاقی ڕۆمایان، لە اتفاقی نیظامی محکەمەی جینایەتی دووەلی. کەواتە من دڵنیام محکەمەکە دەست بەکار دەبێ و ئیشی خۆی دەکا، بەڵام کەی ڕەنگە ئێمە پەلەمان بێ وەک ئێزدی وەک گەلی کوردستانی عێراق، بەڵام محکەمە و ناوەندەکانی نێودەوڵەتی دنیا لە سەرخۆن و پشویان درێژە. بەڵام ئەوە 8 ساڵیشە زۆرە تەسەور دەکەم ئەنجامی بەم نێزیکانە دەبێ ئینشەڵڵا. خۆی کێشەکە ئەوەیە، ینی تۆ دوای 8 ساڵ تاوەکو ئێستا ینی شنگال کە ئیتر دەبێ ئاوادام کرێتەوە ئاوادان نەکراوەتەوە، کە دەبێ ینی کوردانی یێزیدی ئاوارە بوون بگەڕێنرێتەوە نەگەڕێنراونەتەوە. خۆی کارەساتەکە ئەمەیە. ینی تاوەکو ئێستا کە لە ئاوارەیدا کوردانی ئێزیدی ژیان دەگوزارێنن، ینی چێ بەرپرسە لێ بەڕاستی ینی کاک ناسر؟ ئێوە چێ بە پرسیارەسان؟ قسەکە جوانە، بەڵام ینی با ئێمە واقعی بین ئاوادانی بە خەڵک دەکرێت. ینی تۆ بچی شارێکی ناحیەیەکی گەورەی وەکو گرعزێر ئاوادام بکەی و ڕێگاوبانی بۆ دروستکەی و خەڵک نەگەڕێتێ چۆن دەبێ؟ ڕێگریەکە لە ئیدارەی دهۆکە هۆکار زۆرە. بەڕاستی من دەمێکە دەمویست ئەمە لەسەر شاشەی کەناڵێکەوە بڵێم، هەم دەستی کاری ئەرزان لە دهۆک پەیدا بووە لە ئەنجامی ئەو خەڵکە ئاوارەیە، هەمیش منەظەماتی دووەلی زۆری لێ بۆ هەڵی کاری زۆری پەیدا کردووە بۆ خەڵکی غەیری ئێزدی، هەم ئیشی بەڵێندەراتی و مقاوەلات بۆ خەڵکانێک پەیدا بووە لەسەر حسابی کەیسی ئێزدی. ئێکاکە نزیکەی 200 و هەندێک هەزار کەس ئاوارەیە لە دهۆک، هەمووی لە دۆخێکی پێویستیان بە هاوکاری مرۆڤی هەیە. ئەمە حرەکە دروست دەکات لەو شارە، ئەم جگەلەوەی کارتێکی سیاسی بەهێزن لە کاتی هەڵبژاردنەکان لە مووسڵ بەکاردەهێنرێن و
ئاراستەی دەنگەکانیان بەو شێوێ دەڕوە کە ئەو دەسەڵاتە دەوێ بەڵام بەڕاستیش 8 ساڵە من دەڵێم بە لەو هۆکارە سیاسیە جارێک خۆش بینەوە ئەمان ملەتێکن تووشی گرفتێکی مرۆڤی زۆر گەورە بوون تیشی جینۆسایدێک بوون با نەکرینە کارتێکی مزایدات لەسەر یەکتر بەڵام جاری وایە ناچارین لە شاشەکان بڵین بەڕاستی هۆکاری سەرەکی نەگەڕانەوە ئەم خەڵکە ئیدارەی دهۆکە هەر جارێکیش کە خەڵک دەگەڕێتەوە شێوە مەوجێک وەردەگرێت دەگەڕێنەوە شوێنی خۆیان لە پڕ دەبینی تورکیا بردومانێک دەکە هەیانی ئەو تەنسیقاتانە هەیە هەموو ئەو سەرکردانەی کە ڕۆنیان هەبوو لە شەرکردن لەگەڵ داعش و شنگالیان جێنەهێشت و بەرخودانیان کرد هەمووی لە بردومانەکانی تورکیا شەهید کران و بە ئامان جیرانیان ئێمە دەبێت لەوە بپرسین هەر لە مام زەکیتەوە مام سەعیەوە لە شەهید دژوارەوە زەردە شنگاری و عەگیت کەلایەوە یعنی ئەمانە هەموو قارەمامون شەڕیان کرد دژی داعش نیان هێشت ئەو شاخە بکەن نیان هێشت ئەو پارچە ئازیزەی کوردستان بکەوێتە دەستی داعش کەچی هەمووی دەبنە ئامانجی تورکیا داعش پێی نەکرا ئەوان بکوژێ ئەوان لە ناو وا بە ئاسانی لە بردومانی تورکیا لە ناو دەچن بەڕاستی یعنی دەبێ ئیتر بەسە بەچایکی مرۆڤی سەیری ئەو قەزیە بکەین و کۆتایی پێبێنین بەڵێ دەست خۆش کاک نەسەر دێم و خزمەتجان کاک غازیانی مەسەلەی بۆ نمونە ئەوەی کە پێی دەوترێت ینی لێکۆڵینەوە لە تاوانەکە ڕاستە لێکۆڵینەوە لە تاوانەکە کراوە ینی وەکو جەنابی شەدووە کاک ناسری ژامەژەی پێدا هەندێک لە دەرەنجامەکان بەدەست گەیشتووە بەڵام ینی پرسیارێکی گرنگ لێرە ئەوەیە کە ئاخۆ ئەم جۆرە تاوانانە لە داهاتوودا ئەگەری دووبارەبوونەوەیان هەیە چکە بەڕاستی بینیمان لە ماوەکانی ڕابردوو ینی داعش توانی لە هەندێک ناوچە هەندێک ینی مەواقع بگرێتەوە و هەندێک کردەوە و کاری تیرۆریسی ئەنجام بدا. بەڵێ دیارە من ئاماژەم پێ کرد گوتم قەزای شنگال بە ناحیە و بە دێهاتەکانەوە دابراوە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم تعریب کراوە هەر چوار لای بوویتە بە عەرەب ئەگینە پێشتر بڵێن لە سەدەکانی ڕابردوو داعشدا نەبڕابوو لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە بە بۆی سیاسەتی تعریب دروستکردنی سەدی مووسڵ بەنداوی مووسڵ و زۆر هۆکاری تر هەر چوار لای بڵێن کراوە بە عەرەب بەڵێ من ئاماژەم پێکرد ئەگەر هێزێکی تۆکمە و هەمە هێزش ئەبێ لە خەڵکی خۆیان بێت و هەم بە پشتیوانی هەردوو حکومەتی هەرێم و بەغدا و هەروەها لە هێزەکانی نێودەوڵەتی بێتن حیمایە خوان نەکەن بڵێ هۆکانی گومان دەکرێتن یان بڵێن پێشبین دەکرێت جارێکی تریش ئەگەر خەڵکەکەش بگەڕێتەوە بکەوتە نێو بڵێن شاڵاوی تیرۆرستانی داعشدا بە هەر ناوێکی تر بێتن چونکە هەموو دەوروبەریەکانیان عشائری عەرەبین ئەو داعشانەی کە هاتن نەوێش هەر لە کوڕانی ئەم عەشیرەتانە بۆ ڕێزم بۆ باشەکان و خەڵکی تر هەیە بەڵێ مەترسی دووبارە و سێبارەشی هەیە ئەگەر خەمێکی باش لە خەڵکی شنگار نەخۆرێت لەلایەن هەردوو بڵێن حکومەتی بەغدا و حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە پشتیوانی نێودەوڵەتی شنگار ئەگەر هێزی پاش کەوتنی شنگار ئەگەر هێزی پەکەکە بڵێن لەگەڵ یەپاکە و لەگەڵ زۆر لە گروپەکانی تر چای شنگاریان نەپاراستبەوە و ئەو 200,000 کەسێک کە لەوێ ئابلوقە درابوون ئازادیان نەکردبانە ئەم چای بکەوتە بە دەست داعش باوەڕتان هەبی تاکو ئێستاش داعش چۆڵی نەدەکرد یعنی تۆ سیر کە ئێستا چای قەرەچوو خۆ هیچ جار نەکەوتە دەست تیرۆستانی داعش بەڵام لەبەرەوەی کە فەراغێکی ئەمنی هەبوو ئێستا چای قەرەچوو داعشی تایە و بوویتە هەڕەشە لەسەر گوند و دێهات و قەزا و ناحیەکان و دەوروبەری وەکو مەخبور و شوێنەکانی تریش چای شنگار نەکوەکو چای قەرەچووغە چای شنگار 72 کیلۆمەتر درێژایەتی لە هەند دوێژێک پانتایەکەی 25 بۆ 30 کیلۆمەترە ئەگە داعش دەستی بگایشتە بە چای شنگال دەتوانم بڵێم وەکو شاخی تۆرە بۆڕای لێداات بەڕاستی کارەسات دەبوو ئێستاش لەگەدا بیتن ئەگەر پارێزگاری لە چای شنگار نەکرێتن دووبارە بکەوتە دەست داعش ئەجا دەبات چەند داعشێکیش بێتن ئەمە مەترسی لەسەر نەکە لەسەر شنگار لەسەر ڕۆژئاوای شاری مووسڵ بەگشتی جا من وەنەبی بڵێم مەتەح لەوە بدەم و لەویتر بدەم هەموو هێزەکان قوربانیاندا هەموو هێزەکان هێزە کوردیەکان دەڵێم هەوڵیاندا هەموو هێزەکان خەباتیان کرد تا شنگاریان لە تیرۆرستانی داعش ڕزگار کرا هێزە کوردیەکانی خۆمانبی یان هێزەکانی تربیتن وەکو ئاماژە پێکردن بەڵێ دووبارەی دەڵێمەوە مەترسی و دووبارە و سێبارە لەسەر شنگار دەبیتن ئەگەر
هەردوو حکومت خەمخۆری برا ئێزدیەکان و دەبەری شنگار نەبن. مەسلەی هێز ینی کە دەوترێت هێزی بۆ پێکبێنرێت لە خەڵکی خۆی خۆیمە بەپێی مادی 140 ئێستا لە چوارچەوەی پاراستنی ناوچە جێناگۆکان یعنی چەند لیوایشی هاوبەش لە نێوان حکوومەت یاریمی کوردستان و ینی حکوومەتی عراق پێکاتەوە پاراستنی و بۆشای ئەمنی کە هەیە بۆ ناکرێ ینی چکە بەڕاستی پێشتر گلەی لەوەکرا کە دەوترا شنگال جیا کراوەتەوە لە چوارچەوەی مادی 140 دەبوو هەر لەو چوارچەوەیدا بووە ئێستا ناتوانرێت هێزیشی هاوبەش پێک بێنرێت لەو بارەوە لە ڕووی دەستوریەوە مایانوارد نییە کاکڕاست خۆی ئەم هێزانەی کە ئێستا پێک دەهێنرێت ئەم لیوانە لیۆ هاوبەشانە مەزام 3 بۆ 4 لیوایەت و لە خانەقینیان بڵێن لە جەلاو لە بەرگە تا شنگال نزیکەی 800 بۆ 900 کیلومترە بە دوو لیوا سێ لیوە کۆنتترۆل ناکرێتن ئەمە تەنها بۆ چەند شوێنێکن شنگال دووەم قەزای لەسەر ئاستی عراق و ژمارەی دانیشتوانەکانی دانیشتوان نزیکە لە 9 ملیۆن کەسە وەکو ئاماژەشم پێکردی شاخێکی لێ ئەم شاخە زۆر بڵێن ترسناکە ئەگەر بکەیتە دەست هێزیشی نەیار نەخێر ئەبێ ئەم هێزانی کە دروست بکرێتن کە لە خەڵکی دەبەرەکەبی شەرنی هەمویان لە سوپای عراقی هێزی پێشمەرگە بن با لە هەردوو لا بن خۆ ئێمە وەکو یەکێتی وەکو پارتی وەکو حزبەکانی تر لە وەزارەتی پێشمەرگە هێزیشی زۆری برانی ئێزدیمانەیە با هەوڵ بدرێتن ئەم هێزای برانی ئێزدی کە سەر بە وەزارەتن یان سەر بە هەفتە و هەشتاوەە تێکەڵ بکرێن لەگە سوپای عراقی خۆیان لەوێ بڵێن پاسەوانی لە خەڵکی خۆ لە دەبەرەکانی خۆیان بکەن شرت نییە بڵێن کە هێزێکیان بۆ تعین بکرێتن بۆ لە بەپێ و ڕێکەوتنامەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداش کرا لە ڕێکەوتنامەکە ئەڵێ بێ 2500 کەس لە خەڵکی دەبەرەکە دا بمەزرێت وەکو پۆلیس بەڵام خۆ ئەرچی پۆلیس نییە شوێنەکان بپارێزێتن ئەمە ئەرچی سوپا و هێزەکانی ترە ئەرچی پۆلیس ناوخۆیە زیاتر بەڵێ ئەبێ خەمێکی خەم لە شنگار بخورێتن ئەجینە شنگال وەلەو خەڵکەکە کەم گەڕایتەوە خوا نەخواستە ئەگەری دووبارە و سێبارەوەشی هەیە بکەیتە دەست هەر هێزیشی تری هاوشێوەی تیرۆستانی داش دەست خۆش کاگێ ڕاز بەڵێ کاگە ناسرانی مەسلەیشکی گرنگتر کە تاوەکو ئێستا ینی بەڕاستی ئێزیدیەکان دەناڵێنن پێوەی ینی بێسەر و شوێنبوونی کە سوکاریانە یاخود کچ و ژنانی ێزیدی و مناڵانی ێزیدیە و تاوەکو ئێستا چەندین گۆڕی بە کۆمەڵی ژێ لەو ناوچانە کە هێشتا هەڵ نەدراوەتەوە کە ئەمەش هەمووی ینی ڕووفاتی کوردانی ێزیدی تێدایە چی کراوە بۆی کە بەڕاستی ئەو کەسانی کە بێسەر و شوێنن وەکەوتبوونە دەست تیرۆرستانی داعش ئەمانە ینی چارەنووسیان بەدەر بکەوێت ینی تا ئێستا و ژمارەی کە لە دەستی داعش دایان بێسەر و شوێن ماون داعش بە حساب نەماوە بەڵام زۆر خەڵکی داعش هەیە خۆی حەشار داوە لەو شوێنانەی کە هاوکاریان لەگەڵ کردو سەرەتا و ئێستاش وەکو خەڵکی نۆرمال بە دەردەکەون ژمارەی ئەوێ زیانە 2770 کەسن کە تا ئێستا بێسەر و شوێنن لەوانە 1273 ژنن 1444 پیاون بەڕاستی من ڕەشبینم لە چارە نووسیەمانە بەو چونکە بەو میکانیزەتانەی کە دەبینم کار دەکرێ تەسەور ناکەم چارە نووسی ئەمان وا بە زووی دیار بێت چونکە شەفافیت لەم کەیسەدانە جارێ مەکتەبێک کە بەنای مەکتەبی مەختوفات سەر بە بەڕێز ناچیروان بارزانانی ئەو کارە دەکا هیچ جگە لە 4-5 کەسی دیاری کرا و ڕەنگە ڕێگە نەدەن کەسی تر هاوکار بیان بچێتە پێش لە ئیشکردن لەگەلیانیان ئیشیان بۆ بکە وەختی خۆی کە داعش بوو لە دەوروبەری کەرکووک و حەویجە ئەو ناوانە هێزەکانی یەکەتی توارین ژمارێکی باشیان ڕزگار بکەیان دیل بە دیلی بکە لەگەڵ داعش لە سەردەمی ئەوەی کە یەپەکە شەڕێکی جوامێرانەی دژی داعشی دەکرد ژمارێکی زۆری خەڵکی ڕزگار کرد لە کاتی ڕزگارکردنی مووسڵ خەڵکێکی زۆر توانیان خۆیان ڕزگار بکەن زیاتر بە هاوکاری مەجموعە خەڵکی تریش کە ئیشیان ئەوە بوو دەچوونە ناو قۆڵایی داعش بە هاوکاری خەڵکانی تر و خەڵکیان ڕزگار دەکرد بەڵام ئەم ژمارە زۆرە 2770 کەس وەکە داعش هیچ شوێنێکی دیاریکرای نەمابێت کە حکمڕانی بکە کەواتە ئەمانە ئێستا لە ماڵەکانن لە ناو شارەکانی عێراقن یان سووریا یان ئۆردن یان ئەو شوێنانیان تورکیا کە پێشوازیان لێ دەکات چونکە تەسەوڕ ناکەم بتوان بچنە ئێرانیان باشووری عێراق بە حکمی ئەمە داعش هەمووی سوننە بوو ئەمانە شیعەن ئەکید دەچنە شوێنێک ڕەنگە لە شارەکانی هەرێمی کوردستانی شەبن بەڵام من تا ئێستا نە لە ڕاگەیاندەکان لە وەزارەتە معنیەکان میکانیزمێکم بینیوە کە داوا لە خەڵکە هاوکار بێ و ڕێو شوێنی
ئەوانە نیشانی حکوومەت ودا کە داڵدەی داعش دەدەن یان خەڵکی ئێزی شوێنی خەڵکی ئێزی پێدەزان بۆ لە حکوومەتی عێراق لە کاتی شەڕی مووسڵ بڕیارێکی جواندرا کە هەر کەسێک شوێنی کەسێکی ڕفێنراوی ئێزدی پێشانی حکوومەت بدا ئەوە ئەگەر ئەو کەسە داعشش ببێت لی خۆش دەبن بە مەرجێک دەستی لە کوشتنی ڕاستەوخۆی خەڵکدا نەبێت ئەوە بوو ژمارەیەک لە خەڵکی ئێزدی دیار بوون بەڵام ئەم ژمارە زۆرە و داعش لە شوێنێک نەمابێ بەڕاستی دەبێت میکانیزمی ئیش بگۆڕن لەلایەن دەستگا ئەمنیە تایبەتەکان بۆ ئەوەی چارەنووسی زۆرترین ژمارەیان دیار بگرێت ئەگەر لە ژیاندا مابنیان چونکە هەندێک شەڕی زۆر سەخت کرا لە هەندێک شار قەسفی زۆر شوێنی ئەوە کرا کە داعش لی ئاسێ بۆ ڕەنگە کۆمەڵی خەڵک لەوێش ببوونەوە تا قوربانی ژمارەیەک منداڵ کە تووشی پرۆسی غەسل دەماغ ببوون بە ڤیددیو خۆماندی دوو منداڵی ئێزیان والێ کردبوو کە خۆیان تەقاندەوە یعنی ڕەنگە مەجموعە خەڵک هەبن لە ژیاندا نەمابن بەڵام دڵنیام لەو ژمارە زۆرە ژمارەیەکی زۆر ئێستا لە ژیاندا ماوە دەبێت ڕێو شوێنی تایبەت بکرێتە بەر بۆی چارەنووسیان بزانین. ئەمە مەسلەی ئەو بێسەر و شوێنانەی مەسلەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە بەڕاستی ئەمە چی کراوە ڕاست ینی لەیان حکوومەتی عێراقەوە چەند گۆڕێکی بە کۆمەڵ هەڵدرایەوە کە ڕوفات و ئێسک و پرووسکی کوردانی یەزیدی تێدا بوو چەند گۆڕی بە کۆمەڵی دیکە هەیە و چەند کەستاوە کوێسە لەو گۆڕە بە کۆمەڵانەدا نەگەر بە ژمارە و داتا هەبێ لە لاتکە گناسر یعنی ژمارەی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە دۆزراونەتەوە لە شنگار و دەوروبەری و لە تلعفەر 83 گۆڕی بە کۆمەڵە ئەوانەی کە ئێمە دڵنیاین لەو گۆڕە بە کۆمەڵانەدا کە کوژراون ژمارەیان ینی نزیکەی 4000 کەسیان زیاتری شەم مشکلی ئەم گۆڕە بە کۆمەڵانە دەبێت فەحسی دیێنئەیان بۆ بکرێت چونکە لە ڕاستە لە گوندی دیاری کراونیان لە ناوچەیەکی دیاریکراون بەڵام خەڵکی ئێزی هەمووی ڕۆ و شاخی ڕادەکرد یعنی بۆنە لە قنێ لە زلیلێ لە هەندێک شوێنی تر ڕەنگە خەڵکی تری تەداوێ نەک بەس خەڵکی گوندەکە بن ئەوجا بۆی بزانن کامان چێن و ناسنامەی ڕاستەقینەی شەهیدەکان بناسرێ هەنگاوەکان تۆزێک هێواشن چونکە مختبەر تەنیا لە بەغدایە بەر هاوکاری ڕێکخراوی ICMP ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کەسانی بزر بووە لەگەڵ ئەو تیمەی کە ئاماژەم پێدا یونایتێت لەگەڵ تیمی توبعەدلی لەگەڵ فەریقێکی وەزارەتی ناوخۆی عێراقی کە کاری DNA دەکەن و هەر ماوەیەک دەست دەبەنە گۆڕێک و ئەو کارە دەکەن ئاخری کاریشان مەقبەرەی هەردان بوو تەسەور دەکەم لە خلالی 2 مانگە ئیشەکان تەوابن و ڕوفاتەکان تەسلیمی خەڵکەکە بکەن یعنی خەڵکەکە دەڵێت دەبێت بزانین ئەمە کێوەمە کێنە نەک هەر بە کۆمەڵ ڕوفاتەکان تەسلیم بکەن و بێ ئەوێ بزانن هەر کەسە و ناوی چیانی ئەو مەسائلی DNA بۆی بزان هەر کەسێک کە ئێسق و بروسکی کێیان بەقای لە شەکەی ئەگەر مابێ هی کام کەسیانی کام عائلەیە هەریش نەبێ بۆیە هەنگاوەکان تۆزێک خاون ئەگەرنە ئیش بە باشی ئەڕوا یعنی وا دەخوازێ ئیشی هەڵدانەوەی ئەو مەقبەرە جەماعیانە و ئیشی DNA ئەسڵەن کاتی دەوێ ئەم خەڵکەش چونکە لەژێر چاودێری منەظەماتی نێودەوڵەتیە زۆر بە هێواشی و بە ڕێکوپێکی ئیش دەکەن ئەگەر لەژێر چاودێری دام و دەستگا عێراقیەکان بە ڕەنگە ئێستا هەر هەمووی لە کۆڵخۆیان کردبا و تەواویان کردووە بەڵام ئیشەکەوا دەخوازێت کە بە هێواشی بڕوە تەسەوریش دەکەم ئیشێکی باش دەکرێت هەمووی گۆڕە بە کۆمەڵەکان دروست دەکەن ناو لەسەر دەبێت ناویسیانی کەسە کوژراوەکان بۆی خەڵک بزانێت کێ کوژراوە لەو مەقبەرانە کێش بێسەر و شوێنە دەست خۆشکاگە ناسرکە غاز ینی وەکو دوا پرسیار بۆ بەڕێز ینی لە عراقێکی ئەوها ئالۆزە کە ئێستا هەمومانی بینین ینی مەشەدی سیاسی و ساحی عراقیە بینین کە چه بەریەکەوتنیەکەیە بە تایبەتی لە نێو ماڵی شیعە ئەگەرم ڕووداوانی عراق بەم جۆرە ئاراستەکەی بەردەوام بێت کە بەرەو توند و تیژیە و ینی هیچ ئاسۆیشی ڕوون نییە توانین بڵین کەیسی ئەنفال و کەیسی ئێزیدیەکان و شنگال هەروە بە ئاسانی لە داهاتووشی نزیکدا چارەسەرە بێت بێگومان طبعا ئەم ڕووداوانەی کە ڕۆژ بە ڕۆژ لە ناوڕاست و خواروی عێراق ڕوودەداتن ئەمە کاریگەری نەک لەسەر هەر پرۆسەی ئەو کەیسی برائێزیەکان هەیە بەڵکو بگرە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر هەموو هاوڵاتیانی کورد هەیە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان و ئەمە یان نەکەر ئەم ڕووداوانەی کە ڕۆژ بە ڕۆژ ڕوودە بەڵکو بڵێن درانە مەزراندنی حکوومەت ئەوان نزیکەی 9 مانگ تێدەپەڕێتن کە حکوومەت تشکیل نەکراوە ئەمە هەمووی کاریگەری نە بەڵێ ئەمە هەمووی زیاتر
ئاستەنگ دەخاتە بەر کەیسی برا ئێزیەکان بە جینۆساید ناساندن یان بۆ گەڕانەوەیان بۆ زێدی بابوو باپیرانیان بە هەموو جۆرەکان من شتێکی تر هەبوو دەمیز بڵێم بەڕاستی کارەساتی لە هەمووی گەورەتر هەر ئەوە نییە کە برا ئێزیەکان لە کەمپەکان و لە شار و شارۆچکەکانی تری هەریمی کوردستان و ناگەڕێنەوە زێدی خۆیانیان بەشێکی کەم گەڕاونەتەوە کارەساتی لە هەمووی گەورەتر ئەوەیە بەپێ ئەو داتانە دەستە مندایە نزیکەی 900,000 گەنجی ئێزدی ڕووی لە هاندەران کردووە لە وڵاتانی دەرەوە کردووە ئەمەش کارەساتێکی ترە یاری تۆ بەدەم خۆشە بڵێ 8 بۆ 900,000 گەنج کە ڕوو بکاتە دەرەوەی وڵات بێگومان ئەمانە گەڕانەوەشیان زۆر ئەستەمە ئەمە کارەساتێکی ترە ئەما دەبێتە هۆی ئەوەی کە ئەم شوێنانەی برایانی کوردی ئێزدی چ لە دێهاتەکانیان لە گوندەکان بڵێن لە کۆمەلگاکان لە سنتەری ناحیە و قەزای شنگالیشەوە کە ئەمان لەوێ بوونیان نەما یان نەگەڕانەوەیان بگەڕێنەوە بە ڕێژێکی کەم شوێنگرەی ئەوان چێ ئەبێ عەرەبە عەرەبی سنەیە یان تورکمانەکانی تەلعفەر و دەوری بەرینە کەواتە ئەمەش دەبێتە هۆکاری بڵێن ڕوودانی بڵێن دیموگرافی ناوچەکەش تێک دەدا بەڕاستی ئەمە لە هەمووی مەترسیدارترە بەڕاستی دەبێ ئێمە وەکو حکومەت وەکو حزبەکان چ حکومەتی هەرێم چ حکومەتی بەغدا بە هەموو ینی بە هەمومانەوە هەوڵ بدەین لە ڕێگای نوێنەرەکانمان لە حکومەت لە دەرەوەی وڵات لە لۆبیەکان کە ئەم برا کوردانەی کە ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە بە هەر شێوەیەک بێت بگەڕێنرێنەوە ڕاستە خۆ مەناڵێن کە دەریان بکەن و لەوێ شوێنیان پێچۆڵ بکەن نەخێر ئەکرێت لەوێ ئیقامەیان هەبێت مافی پەناهندیان هەبی بەڵام بگەڕێنەوە زێدی خۆیان واز لەم شوێنانە نێنن ئەژینا خەڵکێکی تر هەیە شوێنەکانیان پڕ دەکاتەوە و ئەم بەشەی کوردستانیش لە دەست دەدەین دەست خۆش کاگێ ڕاست کاگێ ناسر دو سەرنجی خۆ دەگەربێنی سوپاس دەکەم ئۆڵی من دو سرنجم ئەوەیە داوا دەکەم چارەنووسی شنگال بەڕاستی بۆ ئەو دوولانە سەرەکیە بەجێ نەهێڵڕێکە خۆیان بە خاوەن قەزیە دەزانن بەڕاستیشان ئەگەر لە شوێنی جوغرافی شنگال سیر بکەن ڕەنگە مەحسوب بێ لەسەر هێزێکی سیاسی دیاریکرا و هێزێکی سیاسی هەرێمی کوردستانی دیاریکرا و بەڵام بەڕاستی ئەو هێزە نەتوانیوە و ناشتوانێت لە ئاست خواستەکانی ئێزی بێت دەوێت هەموو شتێک کۆنتترۆل بکە و هەموو شتێک بکاتە ژێر ڕکێوی خۆی بەپێی بەرنامەی تایبەتی خۆی ئیشەکان بڕوا بەرەوە بە داوا دەکەم لە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لە یەکەتی لە گۆڕان لە هێزەکانی تر کە لەسەر بچووکترین گرفتی هەرێمی کوردستان دێنە دەنگ و خۆ پێشاندان دەکەن و کەمپێن دروست دەکەن بەڵام لەسەر کەیسێکی مرۆڤی ئەوها مەزن ڕەنگە لە وەک پێویست کار نەکەن و لایەنە سیاسیەکانی عێراقیش و لایەنە نێو دەوڵەتەکان و داوا لە کەناڵە بەڕێزەکانی وەکو ئێوەی کورسات دەکەم نەک بەس لە ڕۆژی 3/8 لە یادەکایان ئەوانە بەرنامە بکەن جەنابەت باسیەوەت کرد میکانیزمی محکەمەی جینایەتی دۆلی چۆن کار دەکەەوە پێویستی بە خەڵکی پسپۆرە و مێزگەردی دروست بکرێت لە کورسات احتیمامی پێ بدرێ مەسەلەی ڕفێنراوەکان مەسەلەی منداڵان یعنی هەرچەندە ئێوە کەناڵێکم بەڕاستی وجودتان هەیە حزورتان هەیە لە هەم بۆ نێزیەکەم بەڵام داوا دەکەم لە ڕۆژانی ئاسایش بەرنامە بکەن شت بکەن لەسەر ئەو گرفتان لەسەر ئەو بابەتانە بۆی ئەمە چونکە لە پەرلەمانی کوردستانیش ڕۆژی 3/8 کردوتە جینۆساید دەبێ هەموو دام و دەستگاکانی حکومی ئیعلامی حزبی بەو بڕیارە پابند بن بەیانیش یادێکمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئێمەدارم بە جوانی تەختیە بکەن و ببنە خاوەن کەیسەکە لە هەموو ڕۆیەکەوە و بەدڵنیایی دەست خۆش بۆ تو بۆ بەرنامەکەت بۆ کەناڵەکەت و بۆ میوانەکەشت زۆر سپاس بۆ برایانی بەڕێزم کاک ناسەرکردی چالاکوانی ێزیدی سپاس بۆ کاغیا سوچی کادری پێشکەوتویەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سپاسەوە لە بەرنامەی پانۆراما لە شاری هەولێرە لەگەڵ مامون بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ